بە ناوی خولکەنەری هونەر و جوانی سلااو ئەرزەکەم لە خزمەتی هاوڕێیانی هێژامە ئەمڕۆژ میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان بەرنامەی خۆتان ئەمڕۆژ دوو خاتوونی زۆر تایبەت و خۆشەویست میوانی بەرنامەکەمانن خاتوو ژوانا نەسیری هونەرمەندی خۆشەویست بە خاتوو دلارای باباوەیس بەخێرهاتن یەخوا هونەرمەندانی خۆشەویست سەر و سەر چاومان زۆر سپاس ئەمڕۆمان خۆشە کێوە تشریفتان هێناوە جوانە گیان لە تۆ دەست پێکەم تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی مناخۆی خۆشەوی سلام و ئەرزەدەم بەس لە خەمەت خەڵکی خۆشەویستی کوردەواری تەمەنم 15 ساڵانە لە شاری جوانی سنە بەخێراتی یەخوا سەر و سەر چاومان دلارە گیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی متولد 78 لە سنە بەخێراتن سەر چاومان جوانای گیان من ئەمەوێت لێت پرسم کە لە چ بنەماڵەیەک لە دایک بووی والله لە بنەماڵەیەک هونەری کە زۆر ڕێز و احترامیان بۆ موسیقا مەخصوصە موسیقای ژن سازژەندن هەر لە مناڵیەوە لە ناو ئەم بنەماڵە دەستم پێ کرد زۆر باشە سلااو و درودی تایبەتمان هەیە بۆ باوکی خۆشەویست مامۆستای خۆشەویست ئەدۆڵای نەسیری ئینشەڵڵا هەر خۆش بن بۆ ئێمە بۆ کوردەواری سلامت من یاخوادت بەس ئیتر من لەوانەوە دەست پێ ناگەم کە ئایا تۆ مۆعەزەلت بوو کە زەمانێکە هەستت بە ساز کرد ئەوەی کە سازێکت هەڵبژارد لەوانەوە دەست پێ ناگەم چۆن دەست پێ کرد گیانی منیش کە تقریبا 7 ساڵە کە شڕۆ بە سازگەل کوبەیم کردگە دەف و کاخۆن بەدەست ئەوە کە کارگەر سازگەل کوبەیم ئەنجامدا وارد ئەرسەی سینما بووم بازیگەری و بەد مۆجریگەری دەکلەمەوتن کە ئجراگەر زندە بیشتر ئجراگەر زندە فرم بووگە هەست بە هونەر کرد بنەماڵە چۆن هاتن بەرەو پیرت یەکەم جار کە تۆ هونەرە هەڵبژارد حقیقەتی لەوەڵۆ ئەونا هەزیان ناکرد مخالف بوون وەلێ کەم کە چوومە بەرۆ پیشرەفتیان دی تر خۆیان واقعان حمایەتیان کرد لێم پشتمیان کرد پس ئەو مۆزەلانە نەبوو تۆش وەک جوانە ئێمە لە کوردەواریە زۆر خەڵکێکی هونەردۆستین ینی تقریبەن دەرگای هەر ماڵێک لێبین دەنگی گۆرانیان پابەرجێ و دێبە گوێچکەمانە بەڵام بڕێک لە بنەماڵەکان مەسەلەن وا هەستەکەن کە مناڵەکانیان ئەگەر کە لە ڕشتەهای چرا تەحسیل کات یاوەیەکە احساسەکەم بڕێ لە دەرسوشتە دوورەکەونە بەداخۆ ئەمەمان هەیە ئێمە لە ناو نەتەوەی خۆمانە جوانای گیان سەبارەت بە کارەکانە زیاتر قسەمان بۆ بکە والله هەروەها کەوتم لە تەمەنی 5 ساڵانەوە کە تازە ناوی باوکم کەوتووە سەر زوانم شروعم کرد بە خوێندنی ئاهەنگەکان لەگەڵی باوکمە ئەو سازی دەژەن دوێمە پێکۆمان دەمان خوێند لە تەمەنی 7 ساڵاندا لەگەڵی مامە و ماردی گروپی موسیقی منداڵان بووم کە لە عێراقە لە سلێمانی لە هەولێر و لە زۆربێک لە شارەکانی تر ئەجرامان بوو و هەروەها لە 13 ساڵانە لەگەڵی باوکم ئیتر بارەتێ کۆنسەرت بزرگ ساڵان بووم هەرێژمی نەوجەوانان و زۆربێک لە کۆنسەرتەکانمان ئیجرا کرد کە ئاخریندانێکی هەر کۆنسەرتی ئەنلاینی بورجی میلاد و کە بە عنوانی کچێکی تەنیا تەکخان و نەوازەندە چوومەبان سەحنا و هەروەها کۆنسەرتەکەی کتریشمان لە خارج لە ئێران ئیجرا کردووە هەر خۆش بنی ئەخوا سەبارەت بە کارەکانە دلارە گیان زیاتر قسەمان بۆ بکە شانۆت کار کرد وەلێ خۆ بڕێک کولی وتت بەڵێ کار نەمایش و تاعاتمان بووگە لە ناو ئەستانە بیشتر ئەکسەرەن کارەکان وتم پێتان ئیجرای زندە بووگە لە پارکەکانە بەد لە سینماکان و لە جەشنوارات ئەکسەرەن بیشتر بعد کارە تەواهی چهرێش ئەنجامان بە زۆغاڵ بە هەم تەرکیبێ لە زۆغاڵ هەم ئاب مرەکەب ئیتر ئاخرین پرۆژەیەکیش کە بووگین لەسەر سریاڵێک بوو بەناو سریاڵ جوانۆ کەتر فعلەن توا بووگە بزانینەوێتەوە سەبارەت بە جوان قسەمان بۆ بکە من پێم وا بووێ فیلمێکی درەخشان دەربێت چون میوانەکانی تریشمان باسییان کرد و هەروەها چەندانە نەقدم خوێندەوە سریاڵ جوان فیلمێک بوو کە تقریبا عاشقانەیەک غەمگین کە ئاخری فرە تەڵختواوێت بەد نەقشێکیش کە من لێ نەبووم تقریبا نەقشی منفی بوو کەسێک کە کارگەلێک ئەنجامات بعدەن پێوات کە کارەکانی ئیشتبا بووگەوە ئەکسەرێ اتفاقگەل خراو ئەو فیلمیشە تەقسیر منەوێت وەلێ خۆم نازانم کە ئەم ئیشتباگە لە ئەنجام ئام بعدەن پێوەم کە
اشتباه بکردگاه بعد پشیمانی و ولیتر هر جور کهوتم فیلمی که آخری که تلخت وابد کاراکتری ئەسلی بووی؟ نه ولی خب فیلم که نقشگل اصلی و فرعی فری بو شاید بجم جزو اصلی و فرعی زۆر ڕاستە. ژوانە گیان تۆ من گەرەکمە یەکدانە پرسیارە لێ بکەم جایتر نازانم چۆن جواب بدەیتەوە ئەوەی کە ئەگەر لە بنەماڵێک بەدنیا بە هاتایەتی کە مەسەن هەستیان بە موسیقی نەبووایە بازم سازت هەڵە بژاردەوە ینی ئەحساسەکەی ئەو شتە هەر لە ژیانی تۆیە وجودی بوو. قەتعەن وایە ئەگەر خانوادەیەکم بووە تای کە لە ناو موسیقیات لەگەڵمە هاودڵ نەبووەتین و ئەم شتمە لە خۆم دوێنیایت کە بچم بۆ موسیقی قەتعەن ئەو کارمە دامە ئەدا هەتا ئەگەر زڵمیشم لێ بکریایت هەر خۆش بیەخوا موسیقا لەم ساڵانەیە لە کناری دەرسەکەتا بووە نەیتوانیە کە مەسەن لە تمەی لێ با یان شتێکی تر نەتفاقەن فرێش شکوفا بووبووم لە قوتابخانە لە مەدرسەمانە ئەمە 3 ساڵانەکەم لە نەوازەندگی موسیقا ئاواز و زۆربەی لە شتەکان هەر مەقامی ئەوڵم هاوردووە آخر دەفش لە بوومە شاعری بەرتەری ئوستانی کوردستان لە بین نەوجوانان و دانش ئاموزانە ئەسڵەن لە توێشینە داگە بە دەرسم اتفاقا ذهن باسترە بەڵێ چۆن کەسێک موسیقی کارەکەن دونیم کۆرەی مەغزیان فعالەیتر 100% وایە بەد سازێکی تریشە هەڵبژارد بۆ خۆت وەڵا دیوان چۆن بوو هەست بە دیوان کرد وەڵا دیوان هەلە مناڵێ بە دەستی بابم دیمیتر زۆر خۆشم لێ هات و ئێستایش خەریکی سازی کەمانچە و لە ئایندەش پیانۆ زۆر باشە هەر باوکت مامۆستاتە ئەروەڵا هەر خۆش بێ دلاراییان ئەگەر بگەڕیتەوە بۆ سەرەتاکە دەستت بە موسیقی کرد دووبارە هەڵیە بژێریتەوە سازی دەف حتما موتم پێشتان کرد لە ئەوەڵۆ خانوادەوەنە موافقم کارە نەبوو وەلێ کەم بە بەدبەختی کلاسەکان تەمرینات ئەجراگەل لێکەتر پێش هات دوایەوە بووکە واقعان ئەوانش فرە حەزیان کرد علاقەیان پیا کرد ئایستا واقعان حمایە دەکەن وەلێ لە ئەوەڵۆ وانە بوو وخالف بوون وەلێ هەر بازم کۆتانە هاتم تەلاش خۆمم کرد تاقی توانیم موافق ڕاستە موسیقات بۆ دڵی خۆت هەڵبژاردیان لەبەرەوەی کە ڕسالەتێک تەیە نا بۆ دڵ خۆم ئەویش سازێک کە انتخابم کرد ئەکسەرەن ئەیاوت کە ئەو سازە بۆ چەند انتخابت کردگە بیشتر بچۆ سەمتێک کارگەل لێ پاپ بوومانەوە لێنا تەنها سازێک بوو کە واقعان ئەحساسمە کرد واقعان ڕۆحیم پێ فرە ئارامەگرێت واقعان لەبانمە فرە ئێنێژی موسبەتی دانیە ئەجین بووی لەگەڵیا زۆر باشە ژوانە منەوە پرسیارش لە تۆکەم لەبەر نەوازشی ڕۆحی خۆت سازی دەفت هەڵبژاریان دیوان یان ئەوەی کە ڕسالەتێک لە پشتی ئەمە هەیە وەڵا هەردووکی هەم لایکەوە زۆر نەوازشەکە ڕۆح بنیام وە لایک تریشەوە قەتعان من هەمیشە بەمە معتەقدم کە ژنگەلی کورد ژنانی کورد و کچانی کورد لە نەزەری هونەریەوە لە نەزەری موسیقا و لە نەزەر ئاواز خوێندنەوە زۆر بەتایبەت قودرەتمەندن و ئەمە دەزانم کە ئەم خوام ئستعدادی داوە بە من کە ئایندەیەکی ڕۆشنی هەیەتە بە موسیقا بۆ ژن و دەمەوێت کە لە ئایندە بووم بە ئولگویک بۆ کچانی کورد کە واردە ئەم عەرسەی هونەرا بن زۆر ڕاستە نەخشی بنەماڵە چۆنە بینی لە موفەقیەتی خۆتە وەڵا نەخشی بنەماڵە نەخشی باوکم منزورتانەیتر وەڵا لە هەر لە مناڵیوە اتفاقەن ڕۆژێک لە ناو ماشینادا نیشتن قسەی بەخشێکتر لە هونەرمانە کرد وتی تۆ هەر شت پێ خۆشە لە هونەرا بڕۆ ئەدامێ بدا بەڵام باوکم هەمیشە دەڵێت من ئێستا دەتوانم وەک زۆربەی لە کەسانگەل بخۆینم ساز بم لێوە ئاهەنگ منتەشرکەم هەمیشە دەڵێت کە هونەرمەند دەبێت پوختە بێت خۆی بناسێت و جاوەرەدە عەرسەی هونەری بێ و منش خۆم معتەقدم هەر کەسێک کە خۆی نەشناسێت چ لە لەحازی هونەری و چ لە لەحازی کارێکی تریشە و نابێ واردە ئەو حرفە بە تۆرە تەخەسوسی بێت و هێشتا زووە کە من بڵێم ڕساڵەتم هەیە بۆ ئەم کارە زۆر ڕاستە ئیدۆلۆژیکی بەڕاستی جوانە دلاراییان نەخشی بنەماڵەکان لە سەرکەوتنی هونەرجووەکانە چۆنە بینن ئەگەر بین لە وارە خانمەکانە لە نەزەرات بگرین فرێک لە خانوادەکان هەن کە مخالفن ئەسڵن ئەیژن کە خانمەکان بە هیچ ئەوان ناوێ بە تەرەفێک کاگە لە هۆنەری بچن مەخسوسن موسیقی مەخسوسن کارە سینما ئەمە واقعا بە چاو خۆم و دیگە فرە کەسگەلیشم دیگە ئێستا لەسەر سەنە خانمەکان بووگەن ئێستا خوێندێکیانە یاوەکە نەوازندە بووگەن
ژنەفتک مەخۆم کەوتیگیانە بۆ چایشێ مەسەڵەن ئەم خانمە بخوێنێت بۆ چایشێ کار ئەم کارنەوە زندگی ئەنجام بات و لێ سرێکی هەستنە واقعاً فرە حمایەتەکەن فرە تەشویقەکەن کەنیشک خۆیان خۆیشک خۆیان هەروە وەلێ بە نەزەر من ئەگەر هەرچێ فرەتر بچینە بەرەوە شاید فرە کەم ڕەنگتر بێتەوە خانەوادە گەلێک کە مخالفن. زۆر ڕاستە. جوانە گیان سەبارەت بە فستیواڵی کوچەی بوشێر قسەمان بۆ بکە. لەوێ فکرکەم زۆر درەخشان بوو. بەڵێ 3 ساڵی لەمەوبەر لەگەڵی بابم وە خۆمەوە کاکزانیاری حەسامی و کاک ئیسماعیلی مەردانی بۆ کوچە فستیواڵە بوشێر داوەتکراین بەعنوانی نەمایەندەی کوردەواری و بەرهەمی یەکیشمان کردووە لەو فستیواڵە و ناوی منیشیان یا ستارەی فستیواڵ لێنە چۆن تەنها کچێک بووم کە تەکخان بووم و بە تەنیایی چوومە بان سەحنە. لەوێ خوێندت؟ بڵێ هەم خوێندم ساز مژەت. بینەران چۆن هاتن بەرەو پیریت؟ وڵا زۆر پێیان خۆش بوو کچێک کورد بۆ جلو بەرگە جوانە و بۆ ئەسا لە خۆم تعریف نیوە لە من هەرکوێک دەڕۆم دەبینم کچێک کورد لە بان سەحنەوە ساز دەژێنێتەوە دەخوێنێت زۆر دڵم گەشەوێتەوە. زۆر ڕاستە بەڕاستی کە جوان و ڕۆیاییە بە جلوبەرگی کوردی و ئیتر دەنگی موسیقاش بێترەوە بنیام چی گەرەکە. جوانە گیان وا بیرەکەی تۆ کە بە عنوان خاتوونێکی هونەرمەند نەوازەندەیەک جامعە زیاتر هاندەرە بۆیە مانعێ بۆ بۆت؟ وەڵا هەر مهم ئەو هەدەفەسەکە ها لە زێن منە کە زۆر هەدەفگەلێکی زۆرم هەیە لە زێنما و جامعە لە هەر حاڵەتێکا تۆ قزاوەتەکات چە فرە خاص بی چە خراو بی چە کامڵ بیت قەتعەن نەختگەلێک و لێکردا حتاوە کتێوێک و بە نەزەر من ئەگەر هونەرمەندێک خۆی بتوانێت ئدارە بکات دەتورە کارە هونەریە جامعە و ناتوانێت لەبانێت تاسیردا بنێ کەسگەلی قزاوەتی نادروستیەکە. زۆر ڕاستە تۆ چۆن بیرەکەیتەوە هاندەرە بووە جامعە مانع بۆ بۆت؟ من شتەکەمانە موافقم هەدەف مهمە بیشتر مانایەتەکان نابێت بەنەزەم لە نەزەرە بگریت. شتێکە ئازاری دای لە جامعەوە پێت گەیشتە چی بووە؟ ئێمە کلیپێک دروست کردیا کلیپە سامی یوسف بەد ئەم کلیپە کاوەر ئەسلیەکەیشی عەکس من بوو دوای ئەم کلیپە مەسەڵەن ئەم دیکە سری قسەگەل ئەکردیا ئێستا وتم هەر ئەو جۆرە کە ممکن نافرە ئەنەرژیگە لە مثبت بە تەرەف بعد ئەوනිشە منفی ئەدرکێت لە تەرەفی مردمۆ تر ئەوە بوو کە مەسەڵەن ڕاجە بە ئەم کلیپە سری قسەیان کرد وەلێ باز نادیدە گرتمان وتمان مهم نییە مهم سری چتگەلترە ئێستا ئێمە دامانیا لە پایەوە کە ئەو ئەفرادگە لە سەوادە یا موسیقیان نییە یاوە کەسی حەسادەتگە لێ بێجا و ئەم چتگەلە. ڕاستە گوڵەکەم سپاس بۆ تۆ. فکرەکەی تۆ درەخشانترین جێگایەکە لەوێ لە باشترین حاڵەتی خۆتابووی کوێ بووە فستیواڵێک؟ من هەمیشە کە لە لای باوکم قەرار دەگرم و سادەژەنێوە گوێ دەم بە دەنگی وە تەکما هاوکاریەکات هەمیشە ئەو لەحسەکە لەوە من لە حسێک درەخشانێکە یعنی ناتوانم تەک بە تەکی هەر کاملەوەی جاگەلە تەجروبەی کارکامی تامی خۆی هەست بە قەوڵ معروف ناتان بێژم لە ئەجرایکە نقطەی درەخشانێکم بوو ناتوانانی هەڵی بژێری. تۆ بیرەکەی تۆ کە درەخشانترین لەحزەی تۆ کوێ بووە؟ لەناو ئیجراکانە فەرق ناکات شانۆ بێ یان کە موسیقا بێ. نمایشێک بوو نمایشێک زەندە لە پارک بوو کە دوای ئیجرای ئەو نمایشە دیما واقعاً مورد استقبال قەراری گرت فرە حس خۆشێکی بوو بووم تقریبا نمایشەکەیش ڕاجب بە خانمێک بوو لە شانۆی سەرشەقام بوو دروست بەڵێ لەما خانمێک و باوکی بوو کە لە ماڵا سری اختلافگەلێکە هەستیان تەک خانەوادە بەحس و شەڕگەلێکە دایک و باوکەکە هەستی بەدەم خانمە فەراریە بێت لە ماڵ مۆتا دەبێت تێتەوە بۆ ماڵەوە دوارە پەنا هەگرێتەوە بە هەر ئەو باوکە کە مەسەڵەن کارێکی کرد کەنیشکەکەی بگەیت بۆ ئەم نقطە ئەمە بوو کە واقعاً فرە مردم حەزیان پێ کرد یان کە واقعاً حقیقەتە فرە ڕۆشنێکە کە لەناو کۆلە خانەوادەکان ممکنە بە وجود بێت ئەمە بوو بە نەزەرم ئەوڵین کارێکە فرە خۆم خۆشحاڵمی کرد ئەم کارە بوو. دەست خۆش بێ دلارایان ئیشەڵا قەت مایوس نەبی بووە تا ئێستا مایوس بی لە کاری هۆنەری خۆتە؟
نا نەوەگە خوا 100,000 مرتبەش بۆ مەئیوسبی ئەخمەسن چنەوەمە ئیوسی خب لە کاری هوەنەری خۆتان مسم بێژی نامنی تر ئیدامەی نایەمی یا هەر شتێکی تر ئەو لەحزانە لە ژیانی بنیامەکان هەیە زۆر کۆتا وڵا ئەم ئاخرین ئەنجامانە کە لە بورجی میلادا بوو ئێمە 3 خانم بووین قرار بوو بڕۆینەبان سەحنەی تر هەروەی لە ئێران دەبێت حتمەن 3 خانم بن ئیتر ئەوانیان حەز کرد فقط من مامەوە زۆر پێم ناخۆش بوو کە ئەوانیان هیچ حەز کرد هەر لە ئەوڵی ئجراکە و ئەوڵی کۆنسرتەکە منیان نادا بەچاو یانێ فیلمیان لە من ناکرد و لەم ئاخرگەلەوە کەم کەم هاوردیانە سمت بێت و هەر لێنە پێم وا بۆ وت ئیتر کۆنسرت ئجرا ناکەم حتا زمانی کە پوختە بم و دەنگم پوختە بێت حەز ناکەم کۆنسرتی ژنان ئجراکەم وەلێ دووارە هەر ئەو شتە تکرارەوە بۆ تکرارەوەتر عادیە بوو گەسەوە بۆ مەوشت بەداخەوە یەکێ لە موعزەلهایەکە لە موسیقای ئێمە هەیە بەداخەوە ڕۆژی 1000 جارە بێ خەڵکیشی بۆشتە تۆ فکرەکەی تۆ کە ئایسە وەزعیەتی موسیقی لە چه حاڵەتێکە ئومیدوار کنەندەیە وڵا زۆر ئومیدوار کنندەیە چۆن ژنان ئێستا جورئەتیان پیا کردگە لە ناو کار خۆیان ئێستا چە لە حازە بازیگەری وەکەمان چە لە حازە هوەنەری موسیقا چە لە حازە کارگەل دەستی و غیرە زۆر جورئەتیان پیا کردووە ئەم جورئەتە واقعاً قابل ستایشە چۆن تا چەندین ساڵ پێش جامعەیەک پیاکسالاری بوو پیاسەلاری و ژنگەل ئایسە خۆیان یانتوانی کە بە جوانی بنە چاوە کە ئێمەش دەتوانین بخۆین دەتوانین ساز بێنێ دەتوانین ئەجرا بکەین زۆر ئومیدوار کنندەیە بۆ من کە ئێستاونە ژنی هونەرمەندمان فرەبووسەوە زۆر ڕاستە تۆ چۆن بیرەکەی تۆ فکرەکەی تۆ ئومیدوار کنندەیە چی شانۆ چه موسیقی وەزعیەتی هونەر لە معاسرە واقعا ڕوبەستە کۆتن ئەگەر من بێم هەڵۆگەڕمەوە بە 7 ساڵ لەمەوە بەر ئەو ئومیدەکە ئیسە هەستم واقعاً موقع نەمبوو ولی ئایستا واقعاً ئومیدوار کننده نسبت بە چەند ساڵ پیش ئەرە ئەگەرش دوارە هەوا بچینە بەرەوە کە بیشتر خاسترە بێتەوە وایە گوڵەکەم تۆ فکرەکەی تۆ جوانە تونند و تیژی دژ بە ژنانی ئێمە هەر لە ڕابردووە هەتاکو ئێستا ئایا فەرقێکی کردە زۆرتر بووە کەمتر بووە چۆن بیرەکەی تۆ والله بەداخەوە ئەم توندەتیژیە هەر هەیە و هەر لە نەتەنها لە وڵاتی کوردەواریە لە وڵاتانێکی تریشە هەر ئەم شتە هەیە هەس بەداخەوە کە لە ژنان لە زۆربەی لە کارەکان و ئیشەکانە من کراون بەڵام لە هەر گۆشەیەک لە ژنانی لەمە پێش قەدیم ئجازەیان داوە کە واردە و عەرسە بن وەک سەرقافڵە جەنگاوەری وەک کاری هوەنەری موسیقا وەک هەر مەسەڵەن لۆرە و مۆرە و ئەمان حەیران و ئەمانە هەموویان هەڵگەڕنەوە بۆ حەنجەرەی ژن هەر لە دایکمانە پێگەشت یەکێ لە مساحباتی باوکم ئەمەیە گوتو لە هەر بوارێکە کە وارد بوون بە سەربەرزیەوە و حتا مێژوونی سوک مەسووری ئەردەڵان خۆشبەختانە ئەمە لای ئەم خەفەتەوە هەیە و دڵداری ئەیمادات زۆر ڕاستە سپاس بۆ تۆ جوابە جوانەکەت تۆ چۆن بیرەکەی تۆ دلارای گیان هەر لە ڕابردوو تایستە تونند و تیژی بە ژنانی ئێمە ئایا کەمتر بووە تۆ یا زۆرتر بووە کەمتر بووگە قەتعاً بۆ خانمەکان سری مەحدودیەتگەل و مەنعیەتگەل هەست وەلێ بەنەزەر من ئەمانە بیشترەتانە خانمەکان وادەر بە موافقیەتی فرەتر بکات چۆنەشە تەلاشی بۆ بکەیت ئەشە لە نەزەران نەیگریت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ تۆ کە بەبوونی دەستۆ ناتوانی کە میوانمانکەی بە موسیقیەکی خۆش بەداخەوە بەڵام ژوانایگیان بۆچی بەو دەنگە خۆشت و بە سازە جوانەکەت تۆزێک ڕۆحمانەوازش ناکەی من چاو هەم لە خەمن چاو خۆش بە یەخوا جاوە دیوانەکەت خایسەکەم
زۆر سپاس گیانی من بەڕاستی چێژمان بەروە حاڵەتی سەما و گریان و منە بر بۆ لای زرێبار و سپاس ئازیزەکەم ئیشەڵا قەت دەنگت نەڕزێ هەر خۆش بیەخوا سەبارەت بۆ موسیقایکە لێتدا گۆرانیەکەی شێعرەکەی سەبارەت بۆ قسەمان بۆ بکە. وەڵا خۆم زۆر ئەم گۆرانی پێخۆشە گۆرانی و شعرەکەی هێنی باوکم ساڵڵا نەسیری کە دەیشناسن و تەنزیمیم گۆرانیشە هێن مامۆستا کاکساییدی فەرەشپوریە کە هەر لێرەوە ڕێزم هەیە بۆیان زۆر پێم خۆش بوو کە ئەم بەرهەمتانە پێشکەش بکەم. عزیزم بەڕاستی انتخابێکی جوانت کرد. عزیزم خۆش خۆم بگەڕینەوە بۆ لای تۆ دلارای گیان ئەگەر لێت پرسم کە سەختترین تەجروبەی کاریت لە ژیان تا چی بۆ چیمان پێڵێ؟ 6 مانگ نەمتانی ساز کارکەم ئەویش تەسادفێکم کرد کە 28 ڕۆژ لە بیمارستان بووم دوایەوەشە کە مطلقاً مەمنوعیان کرد لێم ئەو کەسن لە فەزای تێکێش هەتا قەرار نەگرم جێگەگەل شلۆق نەتامەسەنج دەفنەوازی بکەم کۆلێ 6 مانگ نەمتانی ساز بگرمە دەستمەوە خاترێک خراو کە هەستم تامێژمە مەسە ئیشەڵا قەت ڕۆژایوان نەبینی تۆ سەختترین یا تاڵترین تەجروبەی ژیانە چی بۆ جوانای گیان؟ وڵا لەم شاید بڵێم کە سەختترین کات بوومەم کاتی کۆرۆنا بوو چۆن هۆنەرمەندان ئەکسەرەن هەمویان زۆر پیان سەختە مەخسەن من و باوکم کە دوو نەفەری بە یەک و زندگیەکەین و هەمیشە لە حاڵ سەفەرا بووین یانە من هەر لە مناڵیەوە لەگەڵی باوکم لە سەفەرا بوو لە ئیجرا و لە کۆنسرتگەلی مختلف و شاد بێژم کە باوکم لە ناو مانگەکە هەفتەیەکی لە ماڵی خۆمان نابووین هەرەمە زۆر پێم سەختە کە هونەرمەندان ناتوانم لە ئەم وازەتی کۆرۆنا ئیجرا بکەن و هونەری خۆیان نیشانی خەڵک بەداخۆ بەڕاستی کە وا بووە ژوان ئەگەر من لێت پرسم کە ژنی کورد چۆن پێناساکەی ئایا ئەو ژنە قارەمانە جەنگاوەرەیە کە هەتا بۆ باسی لێکرا یا زۆر جار کە ینی ئەبینین بە کورتی واژەی زەعیفە وشەی زەعیفەی بۆ بەکارەبرێ کامیەتی؟ وڵام من هەمیشە بە باوکم دەڵێم کە بە ئەوانی ژنێکی کورد دەمەوێ هەموو شتێک بزانم چۆن واقعاً هەموو شتێکیان زانیوە لە ئەسواری لە کاری جەنگی لە کاری ماڵ لە ماڵداری لە مناڵداری لە زۆربێک لە کلاش بافی لیباس دووراندر زۆر شتەکان کۆلەن ژنگەلێ کورد زۆر ئوبوهەتیان بووە لە ناو هەموو خەڵکە ئەمە فقط لە ناو کوردەواریانە لەدا تواو ئێرانیشە ئەمە دەزانن کە ژنانی کورد ژنانێک بووبن کە پا بە پای پیاوانیان زندگیان کردووە. دلارە گیان تۆ چۆن بیرەکەی تۆ؟ گشتی هەڵەگەڕێتەوە بە ئەلاقە و حس خۆشێک کە خانمەکانتان بابەت کارێکە ئەنجامی ئان بیان بێت بۆیان مهم نەبێت من فقط تام ئەوە بێژم کە ئەوە کار ئەیژن خانمەکان بە کەلمەی زایفە بەکارەوەن ئەمە شتێکە واقعاً قەدەت کە ئەسڵ دروست نییە بە نەزەر من لە نەزەری نەگرن ئەو شتێکە حس خۆشیان پێات ئەو شتێکە ئەلاقەیان پێ هەست ئەنجامی بن هەر کارێکە هەست. زۆر ڕاستە سپاس بۆ جوانەکانتان چۆن تۆ بیرەکەی تۆ ژوانە وا بیرەکەی تۆ کە گەورەترین مۆزر لە موسیقیە بۆ هونەرجوەکان چییە؟ وڵا یەکێک ئەگەر بکەین بە دوو بەخشێکی جامە هەست بەخشێکیشی بۆ بەخشی ماڵیە ئێمە لە ئامۆزشگاکەی خۆمانە زۆربەی کە شاگردەکان یا هونەرجوەکانی هۆنەری کە تەوانی ماڵیانی خۆمان کۆمەکیان دەکەین کە بێنە ناو موسیقاوە هونەر بەڵام ئەمە زۆر پێم ناخۆشەکە زۆربێک لە خانوادەکان هەرچەند کە زۆر سەعدادیان هەیە منداڵەکانیان یا خۆیان تەوانی ماڵی ئەوەیانە نییە کە بتوانن بین بۆ کلاسی موسیقیە بوون بە هونەرجوی موسیقا. بەداخۆ تۆ چۆن بیرەکەی تۆ لە ئەرچەی موسیقیا گەورەترین کێشە بۆ هونەرجوەکان چیە بینی؟ حمایەت فقط حمایەت ناکریە؟ ئەوە بینی زیاتر سەبارەت بە کارهای شانە و سینەمایت قسەمان بۆ بکە. تقریبا کارگەلێک ئەنجامداگە یەکێ سریاڵێک بووگە 4 دانە فیلم کۆتا بووگە کە دوانی ڕاجب بە کۆرۆنا بووگە دانێکیشی ڕاجب بە ئاسیبگە لە ئیجتیماعیە خانمەکان لەناو جامعە بووگە بەد سینمایەک تریش بوو کە ڕاجب بە خانمێک ئەوێت کە سری ئتفاقگەلی بۆ پێشتێ لەناو خانەوادە ئێستا چۆن
بینێک مامەڵەگەلێک ئەکریا خانوادەکان خەریدەفرۆشیان ئەنجامەدا کە بێن سوودە هەڵبگرن لە تەڵایکە ئەیان فرۆشت تەڵایکە خەریداریانە کرد هاتن لەم بوارە فیلمێکیان دروست کرد کە ئەوش سینمایی بوو کە ئاخری منجر بووە بۆ ئەوە کە باوکەکە کولیەی خۆی بفرۆشێت. وتم پێشتان کلیپێتریش بووگە کە کلیپە سامی یوسف بوو تر ئەوانە کار هەیە بووە کارگەلێک بووگە کە کردتە فیلمێ تریش بوو سینمایك بۆش هەر چریکەی بانەوان بوو کە نمایشە ئاینگل سنەتیان نیشانەدا. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ جوانایگیان فکرەکەی تۆ چشت هایەک بۆ یەکدانە ژن بۆ ورود بە ئەرسەی موسیقی بجوز ئستعداد ئیسە نەژن نەپیا جنسیت تاین نەکەین لازمە فقط کەسێک بێژە من ئستعدادم هەیە مە بەسە باتەوە جبەوەی کە فێرگەی موسیقاتان هەیە وەڵامە زۆر بەسێکی تەخەسوسیە و من لە ڕووی تەجروبەگەلێک کە چەند ساڵا منە ئەرسەی موسیقیە ئەم قسە ئەەکەم لە فرێک لە نقطەگەلە ئستعداد جواگو نییە تۆ من زۆر ئەمە پێ ناخۆشە کە وەختێک ناو موزیسیەنێک ژنێک کوردەوەم لە ئەم عەرسە لە ئەم دەورە کەسێک نییە کە مردم بیشناسن کە ئەسەرێکی بێ لە ناو مردمە ئەمە زۆر پێ ناخۆشە چۆن ئەمە فقط ئەستعداد نییە من ئەستعدادم هەیە بخۆین ئەستعدادم هەیە ساز بژەنم ئەستعدادی زۆربەی لە کارەکانم هەیە بەڵام لەلای ئەستعدادەوە بنیام ئەشێت حدێک بگەیتە حدێک کە بتوانێت بە دروستی کارخۆی ئێرە ئەبات تۆ هەر لە دوورە باوگەم دەڵێت کە هونەرمەندان نابێت کاریان بە چەکوەڵێزان و تەحقیری مردم و جامعە بێت فەرق ناکە ئەگەر لە چەپڵی بۆ لێ بدەنی یا تەحقیر بنیامە بێ ئەو کارەی خۆی بکە زۆر ڕاستە سپاس بۆ تۆ چۆن بیرەکەی تۆ ئازیزی من جا لە ئەستعداد تام بێژم کە علاقەی بێت ئەتماد بە نەفسی بێ گەرەکی بێ واقعان شڕۆ بکات ئەوە نییە کە کەسێ بێ دەستی بگرێت خۆی گەرەکی بێ خۆی خواهانەوە بێت تەک حمایەت سپاس بۆ تۆ موزیسیانی مورد علاقت کێیە ئۆستاد شەجەریە شەجەریانە تۆ کەسێک کە تایبەتە بۆت لە بواری موسیقی و کێیە ناو کوردەکانە لەناو فەرق ناکات مامۆستا حەسەن زیرەک عاشقانە دەڵێن باوکم و ئومو کولسوم سپاس بۆ تۆ درود و سڵاو بۆ ڕۆحی پاکی مامۆستا زیرەکی خۆشەویست ئەگە گەرەکت بێ ئایسە تۆ فیلم ساز نیت بەڵام ئەگە گەرەکت بێ فیلمێک ساز بکەی چ مۆزوع هەڵبژێری من لە قوتابخانە بووم ئەمە استعدادمەدی کە گوتیان بۆ فیلمێک کۆتاییک ئەتوانی شرکەتکەوتم بەڵێ و هەر متنامێت تەعاترێکیشی نووسی بوو هەر بۆ مەدرسەی خۆمان وەلی متاسفانە بۆ کۆرۆنا لەغڤەوە بووە و لە مۆرەدێ کچانی کووردە کە دەمەوێت بڵێن بە هاو سنە ساڵەکانی خۆم کە ئێوە هەر ئەمە نین ئێمە مێژونویسمانتیا بوو وەک مەسوورە ئەردەڵان ئێمە شاعرمانتیا بووە ئەیمە موزیسیەنمانتیا بوو بەڵام ئەمانە ناویان نەماوە بەداخەوە گەرەکمە لە بەخشێک لە ئەو فیلمە مناڵداری ئەو ژنانە لە لای مناڵداری و چەکارەگە لەکتریان کردووە لە ناو سەرقافڵەی جەنگەکان بوون ئەکسەرەنیان و زۆربەیەک لە هەر قودرەتی ژنگەل گەرەکم لەو فیلمە بمەچاوە بەڵام نەگە ئەوەت هەڵە بژات زۆر سپاس دلارەگیان تۆ باتەوەجۆی کە لە حوزەی شانە و سینەمایە تۆ فعالی چه مۆزوعێکی هەڵە بژات بۆ فیلمەکەت من کە ئەسڵەن بە کارگەردانی فکرم نەکرد کەس وەلا ئەگەر قەرار بێ فکری پێکەمەوە مۆزۆی کە واقعان حەزی پێەکەم وەسەکە نە بە خوشونەت ئەلێ زەنان بێت شاید لەم زەمینە لە بواری ژنانەوە ئەرە دەقیقا زۆر سپاس ئێمە خەریکە نزیکە بینەوە بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان چ قسەیەک تێ بۆ بینەرانی ئێمە کە تۆ ئەبینن ئەوەی کە ئاوات و ئارزووی هونەر لە دڵیایەتی ئەوەستەکە نکتەی کەتانم بێژەم ئەوەستەکە سن و ساڵگەلێ خۆمان ئەگەر گەرەکیانە واقعان ئێستا بە تەرەفێ سری سەرگەرمیگەرەوە بچن ئەوەستەکە بین واردە ئەرسی فەرهەنگی هۆنەری بن ئەرسەی نەوازەندگی بن بەمانە بین خۆیان سەرگەرم بکەن ئەگەر واقعان هەدەف سەرگەرمکردنە بین لەم ڕێگۆ وارد بن بەد خواهشەکەم لە خانەوادەکان حتمما حمایەتکەن لیان
بەری پیشڕۆتیان نەگرن سەرکوبیان نەکەن خانمەکان مەخسووسن فقط ئەم. سپاس گیانی من. ژواناییان تۆ چ قسەیەک هەیە بۆ بینەرانی؟ من جوابی کورتم هەیە هەر کەس کە ئەم ئستعدادە لە خۆی دەبینێ کە واردی هونەر و موسیقا بێت بە نەزەر من ئیرادەی خۆی بات بەکارە چۆن بە قۆڵێکە مولانە ژێت هەران چیز کە تۆ گویی ئانی بە باڵاتە نەگەه بالایی ئانی قەتعەن فکر و تەفەکورێکە ئێمە هەر لە مناڵی و لەگەڵمان بووگە شتێک ئەلەکی نییە و ئەمە لە فترەتی ئێمە حزوری هەست وموجودة بس هرچێک کە ئەزان لە ناوی ئەستعدادتان هەست ئەدامەی بن بدونە ترس. ژواناییان زۆر سپاس. تۆ هەستەکەی کە هەستی مناڵی هەرەوەی کە هەر هەستێکت بێ لە مناڵی تر ئەوە ڕاستەقینەترین شتە لە بەعزە جهاتێکە دروستە ولیش باوەڕم بۆ هەیە بەزە جهاتێکە چۆن منداڵێک معسوومە واردی جامعە و شتارێک نەبووە بەڵام لە بەخشێکە ئەم شتە دروستە کە منداڵێک نەزەرێکە دامسەم بینابین خۆم نەزەرێکم لە بواری معسوومیەتەوە یا کەسێکتر ئەڵێم و منداڵە لە ئەو بوارە و ئەو نگاهۆ تواشای و قەزیاکات و ئەمە پێ دروستە بەڵێ زۆر ڕاستە. ژواناییان دلارای خۆشەویست زۆر سپاس کە میوانی عزیزم لەستان هەستان هەم لە قسەکانی ئێوە هەم لە دەنگی خۆشی سازەکەتان ساعتمان نەبوو کە دەنگی سازەکەی تۆ ببیستین عزیزم زۆر سپاس. عزیزنەوەش خەستانەوەن ممنونتان سلامەت نیەخوا لەستان هەست. بینەرانی عزیز و خۆشەویست بینەرانی هێژامان گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان. سپاس کە بینەرمان بوون. هیوادارم کە ئێوەش وەکو من چێشتان بردبێ لە دەنگی موسیقا و جوانی. زۆر سپاس بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.